جا ئازیزان هەروەکو باسمان کرد کە لێرە مزگەفتێکی زۆر جوانی هەیە و تازە نۆژەن کراوەتەوە پێم خۆشە بچمە لای مامۆستای مزگەوتەکە دەربارەی مزگەوتەکە خۆی قسەمان لێ بکات. سەلام عەلەیکوم. باش مامۆستا سەلامەت بێ یاخوا ئەو گوندە هەر ئاوەدان بی ئینشاءڵڵا. زۆر زۆر سپاس دەکەم. پێم خۆشە لەسەر ئەو مزگەوتە جوانە کەمە قسەم لە بۆ بکەی بزانم تازە نۆژەنتان کردەوە. بەناوی خودای گەورە میهرەبان ئەو مزگەوتە پێشتر مزگەوتمان هەبووە لە ساڵی 1997 مزگەوتێکمان دروست کرد لە ساڵی 2008 مزگەوتش کەشمان دروست کرد ئەو مزگەوتی بەهۆی بارینەوە پارساڵ ڕووخا ئەش بە ئەمری وەزارەتی ئەوقاف کە ڕێنمایی دەچوو ئەو مزگەوتە نوێژی تێدا نەکرێت دەبی مزگەوتشکە دروست بکرێتەوە بە فەزلی خوا و هیمەتی خێرخوازان مزگەوتەی ئەو جار دوو تابقیمان دروست کرد بنی قاعەیە 16 بە 20 و سەریشی مزگەوتە 12 بە 20 بە دیزاینێکی جوان و مۆدرنی ئەو سەردەمەکە دروستمان کرد ئەمە دەستخۆشی ئەوەی لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دەکەین بەڕێوەبەراتی ئەوقافی دەوروبەر بەڕاستی هیمەتێکی باشیان کرد پاشانیش خێرخوازان بە هیمەتی وان هەموو هاتنە پێشەوە الحەمدوللا بە هیمەتی گوندی خۆمان و خزمان مزگەوتەکە تقریبان ئەوە هەفتەمین مانگە لە کۆتاییدا بەس ناوی میحرابەکەی مادارەکە تەواوی الحەمدوللا احتیمال ئەو هەفتەی کۆتایی مزگەوتەکەمان تەواوی یعنی ئێستان نەچوونە ناوی ئەنگۆ بەس لە قاعەی نوێژەکان و خوتبەکان ئەنجام دەن بەس هێشتا سەرێمایە بەس ئەدارترین کات تەواو دەبێ و ئینشاءالله لە خۆتان دەستنە ناو مزگەفتەکەی باشە خەڵکی شەرەبۆتی گەورە 56 مارەوە بزانم بوونیە زۆر لە ڕۆژانی هەینی خوتبە و ئەوانە هەیە زۆر کۆ دەبنەوە الحەمدوللا ئێستامە ئەو منداڵن کە دەیبینن کەس نی نوێژێنەکە لەو گوندێ هەمووی دێتە مزگەوتێ برن 5 فەرزە الحەمدوللا بەیانیان وەتان نوێژە ئیشا 5 فەرزە جەماعەتمان هەیە و خوتبەمان هەیە و وتارەکان بەردەوام برن بە تایبەتی مانجی ڕەمەزانن لۆ تەراویحەکان و وتاری عەسران هەمووی لەگەرن دێن کەس نییە لەو گوندێ برن منداڵێک نەبی نوێژێنەکە الحەمدوللا لەخوای بەزیاد فەزلی خوا الحەمدوللا ئینشاءڵڵا لەشتان ساغ بیتن مامۆستا زۆر زۆر خۆشحاڵ بووم زۆر زۆر سپاس دەکەم زۆر سپاسی جەنابتان دەکەین و مزگەفتەکەشتان ئینشاءڵڵا هەر ئاوادان بیتن مەمنون خدا خێرتان بنووسیارم زۆر بەخێراتی کەناڵەکەشتان زۆر بەخێر سەرچاوم بەخێر سپاس دەکەم.